سەرنجامی خوسرەوخان. ئاقا محەممەد خان چەند جارێ هاتە هەمەدان ئەویست دەست بەسەر کوردستاندا بگرێ، بەڵام هیچ جارێ خوسرەوخان نەچوو بۆ سەردانی، ئەترسا شتێکی لێ بکە، تەنانەت لە ئاهەنگی تاجگوزاریشدا بەشدار نەبوو. هەموو جار نامەی دڵسۆزی و گوێڕایاڵی و دیاری و پێشکەشی بۆ ئەناردوو، خۆشی لە قەڵای حەسەناوادا قایمە کرد. ئاقا محەممەد داوای لێکرد یەکێ لە کوڕەکانی بنێرێ بە دایمی لەگەڵی بێ، ئەمانوڵاخانی کوڕی و لوتف عەلیخانی مامی نارد. ئاقا محەممەد ڕێزی زۆری گرتن و بەڕێزەوە ناردنیەوە بۆ وڵاتی خۆیان. داوای لێکرد کە خۆی و خان ئەحمەدخانی کوڕی بۆ دەربڕینی دڵسۆزی بچنە لای. والی ئاحیانی ئەردەڵانی کۆکردەوە، ڕاوێژی پێکردن، هەمویان هاتنە سەر ئەوەی کە دیسان ئەمانوڵاخان بنێرێتەوە بۆ دەرباری قاجار و خۆیشی لە بەهاردا بچێ. لە بەهاردا خان ئەحمەدخانی کوڕی لە جێگەی خۆیدانا و خۆی چوو بۆ تاران بۆ سەردانی ئاقا محەممەد خان، خانی قاجار خوسرەوخانی گلدایەوە. خوسرەوخان دوای ماوەیەک تێکچوو، مێژوو نووسەکانی ئەردەڵان هەندێکیان ئەڵێن لە ترسی ئاقا محەممەد خان شێت بووە، حەدیقا 168 توحفە 173، بەڵام مەردۆغەڵێ ئاقا محەممەد خان دەرمان خواردی کردووە. ئێلاتی مکری و بڵباز کە بیستیان خان تێکچووە، ئەو هەلیان بە دەرفەت زانی یاخی بوون لە دەسەڵاتی ئەردەڵان. خان ئەحمەد خان بۆ ئەوەی بیان هێنێتەوە ژێر باری فەرمانبەری، لەشکری بردە سەریان. لە گەڕانەوەدا یەکێ لە هێزەکەی خۆی کوشتی. ئەم هەواڵە کە گەیشتە خوسرەوخان، نەخۆشیەکەی تونتر بوو، حەکیمەکان نەیانتوانی چاچی بکەنەوە. شا لە چابوونەوەی نائومێد بوو. لە جێگەی ئەو لوتف عەلیخانی مامی کرد بە والی ئەردەڵان و ڕەوانەی سنەی کرد 1204. لوتف عەلیخان 4 ساڵ بوو بارمتە بوو لە دەرباری قاجاردا. پێچێ دوای ئەوەی خوسرەوخان نەخۆشیش کەوتووە، ڕێگە نەدرا بێ بگەڕێتەوە کوردستان، بۆیە بەو جۆرەمایەوە تا لە ساڵی 1206 وەکو لوبتەواریخ لە لاپەڵە 147دا ئەڵێ لە تاران مرد و لاشەکەیان بە تەختەڕەوان بر بۆ پیرۆزگاکان و هەندێکی تریشیان ئەڵێن لە ئەسفەهان مرد. دوور نییەم نەخۆشیە ویراسی بوو بێت، چونکە پێش ئەمیش خان ئەحمەد خان و دوای ئەویش ئەمانوڵڵا خان تووشی هەمان نەخۆشین بوو و بە هەمان دەرد مردوون. پاشکۆ شێخ عەبدولمومینی مەردۆخی بە بۆنەی لێخستنی خوسرەوخانەوە شیعرێکی داناوە. میرزام نەمەندەن سەیران چارباخ چاخش نەمەندەن، نەمامان زویر خاتر چڕکردن، ڕیشەی شادیشان جەبێغدا کەندەن، گەردماوی تەم زەرگونی دیار، بەرگ گوڵ زایف تەرستوڵ زگار، عەرعەرقامەتان عوریان وەماتەم، گوڵان گوڵچینان گژماتەن نەغەم، چەمەنان بێنور گوڵاڵان بەداغ، نەرگز جەمینان نەداران دەماغ، تەتاران بێخەوف نەسای چناران، مەکەران سمکۆ هەر سوب ئێواران، مەجێڵان بێباک سوب نەسەر شاخان، شەوچاو مەکۆشان نەپاییا تاغان، پەی چی پەی نەدین خان خوسرەوە خوو، کەیانی کەیتەب کەی خەسرە و شکوو، بێناز و نیاز نەموڵکی عەجەم، جەمێ غوڵامش شێوەیان وەهەم، هەر ڕۆپەرێ عەیش شادی و بەشارەت، نمەیۆنە پای عالی عەمارەت، هاهای کەڕەناو سەدای تەپڵ و کووز، ئاموشۆی دیوان میران وە پابووز، ئوتاغ بێدەماغ خانلەران دڵتەنگ، نەمەی نۆژ نەسازە چلچەنگ، نەتەخت و نەتاج نەسوپا و سانش، نەمەندەن نامل حکم فەرمانش، ئیسەوێنە فکر هەیئەتی پەروەر، مجەڕەد مەندەن خان لال کەمەر، دوشمنان پەردەی شادی دەردەوە، خانان خەوفشان جەدڵ بەردەوە، مەهتاب نشینان ماوروی فەنامن، بەسەیل ئەسرین تەڕکەردەن دامن، بێسوورمە سپین دیدەیتە تاران، نوردی دەشان بەچەم مەداران، جەیرانان بێخەوف شین بە باغاندا، بە سەهەند و حەوز جای خوسرەوخاندا، واتەن بە یەکدی هەر کەس جەنەدوێ، دەستگای خوسرەوی شەوق نەمەندەن پێ، سارای کۆگەرد پۆگە نەسای سەنگ، چون خان مازوول مادمەندەن بێدەنگ. مەردۆخی ئەم شیعرەی وەکو خۆی نووسیوێتی کە خوسرەوخان عەزل ئەکرێ و لە شیرازگل ئەدرێتەوە، خان ئەحمەدخانی کوڕی و خێزانەکەی و دەست و پەیوەندەکانی ڕوئەکەنە شارە زور. پێچێ شێخ مؤمینیش کە خەتیبی نوێژی هەینیست نەبووە، لەگەڵ ئەوان ڕۆیشت بێ یان وەکو ئەڵێن ناردویانە بە دویاندا بیانهێنێتەوە، بەڵام بۆ دەربڕینی ناڕەزایی ئەویش لەوێ ماوەتەوە. پێ ئەچێ ئەو وشەی کوژاوەتەوە شارە زور بێ و ئاوی ڕووبارەکەش چەمی زەڵم بێ و ئەو ئاو هەوا ناخۆشەی لە شعرەکەدا باسی کردووە ئاوهەوای دەشتی شارە زوری پڕد و پشک و مار و مور بێ. میرزام وە گەردان بدیەوە گەردش گەرون گەردان، ئەی زەدەی مەینەت ئاوارەی هەردان، بێ تۆ چوونش کرد وێڵ و سەرگەردان، کەفتیم وە مەسکەن عارەبانی بەڕ، یۆرس چۆڵگەردی قەیس ئەربەدگەڕ، شەو سەرد و ڕۆگەرم ئاب تەڵخ و شور، جای ئەفعا و ئەقرەب ماهی و مار و مور، ماوای تاولەرز سەریە شەو سپەڵ، یاگەی ئیستیقسا و سەفرا و دەردی دڵ، شەو و ڕۆدایم تاقەت لێم سەندەن،
هەر نیمە نامێم بە زۆر پێم مەندەن ئەوی چەم جەتاو دەرد و فیراقەت زەڕێ نیم لەحزە نیەن فیراقەت هەر نەپەژارن شەوان و ڕوان بێخورد و بێخاو بێتاب و تەوان وێڵوێڵ مەگێڵۆ بەیدی بە بەیدی بێزار جاوایی هەینا ئومێدی چەنی کوهیان مەسکەن نەتونیم چۆڵ ئەربەرجێڵ کۆهی و زەبوونیم ئاواری زامن دوورکەوتەی وڵات کەزنی عەرز و حاڵ باوەڕۆوەلات بەیگشت دەردەوە منت بارەنان بلای بەیمەینەت گرفتارەنان هەرگیز نەپرسان هام سەرانی من جەکۆن جەکۆ بوو کۆکەر بەزا من میرزام نەمەندەن ڕوکن زەلالەت پایەش نەمەندەن نەجام خاتر پەڕکەندەن ڕیشەی شاغزوڵم جەبێخ داکەندەن پەی چێش کە پەروێز بەهزادی ئەڕەنگ جانشینی تەخت خانانی ئەرژەنگ بازبی بە ساحێب تاجی خوسرەوی هامڕاو هامبەزم جیهان پەهلەوی ئەحەد خوسرەوی تازە کرد ئاین بڵند بی ئاواز کۆز عەدڵ ئاین هەرچەند جە زوڵمات سوپای زوڵم و جەور تەمام بیسیا عەرزەی دوون دەور جەمەتڵە ئیحسان نووری عەدالەت ساچوون تڵوع کرد کەم بێزەڵالەت دڵپەی نەقت عەدڵ ساکە بێمە حەق عینەن عافیەت جێژ نەبێ منفەک چون خاتر بە عەدڵ تەمام بی کامڵ کەسر ئیقبالش بە فەتح بی واصڵ داد مەزلومان فوقەرا و مسکین سەنجە زاڵمان ئەهل ئی زەمین عەدڵ و داد و عیلم وە چەرخ سەرساوا زاڵم بەر وەقار چای بێژەن ماوە دوژمنان ئەبواب غەمان گوشاد کرد نەدڵ خەوف و بیم بێپەروا جابرد خانانی سەرحەد تەمام جەسامش داغڵبین وەنەجم جەرگەی غوڵامش پەروینە ئەعداش هەراسەن دەبی چون بەناتل نەعش پەراگەن دەبی سوپای شادی و عەیش مەزلومان بەعام تاراج کرد ئەحشام زاڵمانیام جە عەدڵش ئەیمەن مڵک و مەملەکەت حامی مەزلومان ماحی زوڵمەت بینای مڵک نییە جەچەد لێش ئەساس حکم کرد بە عەدڵ تەمام بەینە الناس جەسایە ژیاوا خەڵک بە ئاسایش چون سایە ساوان گژنە سەر پایەش سەریش بە عەدڵ قایم کرد پایە بڵند بۆ پەرێ سەرسایە تاکە سارایی دوورکەوتەی زامن بیۆ نەزامن بگیرۆ زامن کەشکۆڵە شعرێکی کوردی گۆرانی گردەوە کۆیی شێخ عەبدولمومینی مەردۆخی 1952 1211 1739 1797 ساختکردنەوە و سەرەتانووسینی ئەنوەر سوڵتانی لەندەن 1998 حوسێن قولیخانی ئەردەڵان 1263 یەک ئەمانوڵاخانی گەورە 1240 ئەمانوڵاخانی گەورە یەکێ لە والێ دەسەڵاتدار و هەرە دەوڵەمەندەکانی ئەردەڵان بووە بەرامبەر ڕەعیەت تەنانەت بەرامبەر خزم و کەسوکارەکانی خۆشی زۆر دڵڕەق و بێبەزەی و جنێو فرۆش بووە لە پارەسەندن و ئەرزداگیرکردن و ڕوتانەوەی دانیشتوانی قەڵەمڕۆکەیدا چاوچنۆکێکی زۆرداری بێنمونە بووە بۆیە مێژوونووسەکانی ئەردەڵان کە باسی سامان و دارایی ئەکەن ئەڵەن گەیشتۆتە 6 کرۆر لەوە 2 کروری مڵک و خشڵ و کەلوپەلی ماڵ و گەلە و ڕەوە و ڕان و 4 کرورەکەی تریشی زێڕی نەختی نەبووە لەگەڵەوەشدا بایەخی زۆری داوە بە ئاوادانکردنەوەی وڵات کۆشک و سەرا خان و کاروانسەرا بازاڕ و دوکان حەمام مزگەوتی دروست کردووە یەکێ لە شوێنەوارە گرنگەکانی مزگەوتی دارەلئیحسانە کە لە هەمان کاتدا ناوەندێکی گرنگی خوێندەواری بووە هەروەها کتێبخانەیەکی ئاوادانی هەبووە کتێبی ناوازە و دەگمەنی وەکو شەرەفنامەی تێدا بووە کە دانەیەکیانی بە دیاری داوە بەڕیج ئەمانوڵاخان چەندین ژنی هێناوە چەندی مناڵی نێرینەی لیان بووە لەوانە محەممەد حەسەن خان خوسرەو خان محەممەد سادق خان عەباس قولی خان حوسێن قولی خان ئەبولفەتح خان جیاوازی پای کۆمەڵایەتی بنەماڵەکانی دایکی ئەم کوڕانە کاری لە پاشەڕۆژیان کردووە و ناکۆچی لە نێوان دروست کردوون لە ناو کوڕەکانیدا هەندێکیان شاعیر بوون لەوانە حوسێن قولی خان کە شاعیرێکی بەتوانا بووە بە نازناوی حاوی زۆر شعری بە فارسی داناوە حاوی لە باوکەوە لە ناو ئەم بنەماڵەیەدا پێگەیشتووە دایکیشی خوردە خانم کچی محەممەد ئاغای قادری و خوشکی ئەبولحەسەن بەجی باوکی مەستورە بووە بەم پێیە لەگەڵ مەستورە خەڵۆزا و پورزا بوون هەروە خوسرەوخان کە دوایی بوو بە والی و دواتر بوو بە هاوسەری مەستورە ئەوی شعردۆست و هەندێک جار خۆشی شعری داناوە ژنێنانی حوسێن قولی خان ساڵی 1236 ئێلی جاف زیانیان کردبوو خەڵکی مەریوان سکاڵایان بردەبەر ئەمانوڵا خان ئەویش ئەم هەلەی بە دەرفەت زانی لەشکری کۆ کردەوە چۆ سەریان لە نزیک مەریوان گەمارویدان هەندێکی لێکوشتن و هەندێکی لێگرتن نزیکەی 2 کرۆڕان و ڕەوەی بەتاڵان بردن لە هیچ سەردەمێکی پێشتردا زیانی وا زۆر لە جاف نەکەوتووە توحفە ئەڵێ لە سەرانی جاف وەڵەت بەگ و کوڕەکانی ڕۆستەم بەگ و حەبیب بەگ لە ناو گیراوەکاندا بوون وەڵەت بەگ لە زیندان دامایەوە تاوەکو مەستورە ئەڵێ بەرنەوازشتی والی کەوت و لێ خۆش بوو
یەکێ لە چیژە بە ئەبڕۆکانی کە بەڕاستی لە ئاسمانی داوێن پاچی و جوانی دامانجی تابان بوو دا بە حوسێن قولی خان و سەری پێ بڵین کرد. ژنهێنانی خەسرەوخان. فەتح عەلیشا نزیکەی 1000 ژنی هەبووە، یەکێ لەو ژنانەی سەر و ناسخانمی بە دیاری بەخشی بە ئەمانوڵڵا خان. فەتح عەلیشا لە ژیانی خۆیدا لەو ژنانەی نزیکەی 1500 ڕووبچوونەوەی هەبووە. ئەمانوڵڵا خانی چێلەکچەکانی فەتح عەلیشا حوسنی جیان خانمی بۆ خوسرەوخانی کوڕی هێنا. خەرجی ئەم ژنهێنانە بە قسەی مەستورە 100,000 تمەن و بە قسەی بابانی 200,000 تمەن و بە قسەی توحفە 224,000 تمەنی ئەو سەردەمەی تێچووە. لەسەر ئەمە محەممەد حەسەن خان لە باوکی زیز و هەڵگەڕایەوە، چونکە ئەمەی بە نیشانی ئەوەلێک ئەدایەوە کە باوکی خوسرە و ئامادە ئەکا بۆ جێنشینی خۆی لە کاتێکدا ئەم خۆی بە شایانی بووکی تایەن و جێنشینیدا ئەنا. لە شەڕێکی خوێناویدا کە 440 کەسی تێدا کوژاو 100 کەس کە بە دیل گیرابوون ئەوانیش بە فەرمانی ئەمانوڵڵا خان کوژان، محەممەد حەسەن خان کوژرا. دیلەکانی بە باوک و براکانیان کوشت 1237. ئەم زەماوەندەی خوسرەوخان ڕەنگە گرانترین شایی مێژووی کوردەواری بێ لە ڕووی تێچوونی خوێنی زۆر و پارەی زۆرەوە. ئەمانوڵڵا خان ساڵی 1240 مرد، بەر لە مردنی بە چەند ساڵێ تووشی نەخۆشینی عەقلی بووە، هۆی ئەمە ئەجێڕنەوە بۆ کوژرانی کوڕەکەی. خسرەوخانی ناکام. خسرەوخان لە جێگەی باوکی لە تەمەنی 19 ساڵیدا بوو بە والی ئەردەڵان. دیارە زاوایەتی لەگەڵشا لەمەدا دەوری هەبووە. خسرەوخان بە پێچەوانی باوکیەوە پیاوێکی بەرچاوتێر و دەستبڵاو بووە. مێژوونووسەکانی ئەردەڵان هەڵوێستێکی جوامێرانی لێجێڕنەوە. ساڵی 1243 قات و قڕی و گرانی وڵاتی داگرت، خەڵکی لە برساندا ئەمردن. خسرەوخان نزیکەی 50,000 تەغارگەرم و دانەوێڵا کە لە عمارەکانی دابوو بەسەر خەڵکیدا دابەش کرد. سەنەدی لێوەرگرتن کە دوای بەسەرچوونی گرانیەکە نرخەکەی ببژێرن. خەڵک لە برسێتی ڕزگاریان بوو، پاش ماوەیەک بژانەوە. میرزا فەرەجوڵڵاخانی وەزیر سەنەدەکانی هێنا بۆ خسرەوخان تا فەرمانی وەرگرتنەوەی نرخەکانیان بدا. نرخی ئەم سەنەدانە بای زیاتر لە 150,000 تمەن بوو. خسرەوخان هەموو سەنەدەکانی نایەنا و ئاگر و سووتاندی. وەزیر لۆمەی والی کرد چونکە ماڵ و دارایی بە خۆڕایی بە فیڕۆئەدا. بەڵام خسرەوخان وتی ئینسافتان بێ، 700 ساڵە ئەهالی ئەم مەملەکەتە بە گیان و ماڵ خزمەتی ئەم بنەماڵەیە ئەکەن و گیان و ماڵی خۆیان وەقفی ڕزای ئەم بنەماڵەیە کردووە و شاردراوە نییە کە مڵک و دەوڵەت و ئیعتیبار و مەکنەتی بنەماڵی ئێمە لە قازانج و سوودی ئەم ڕایەتە حەقوزارانەیە. هەموو کات ئێمە لەوانمان وەرگرتووە و نان و خواردنی ئەوانمان خواردووە و مڵک و دەوڵەتی ئەوانمان بە هەر جۆرێ بێ بردووە. ئێستاش کە بە تەقدیری خوایی ئەهالی ئەم مەملەکەتە 1 ساڵ تووشی بەڵای قات و قڕی و گرانی بوون و بوون بە میوانی سفرەوخوانی ئێمە، بە کام ئینساف و مرۆت جائیزە مەئمورانی توندگر بنێرم و نرخی نان و خواردنیان لێداوا بکەم. لەگەڵ ئەم دەستبڵاویەدا لە پارەسەندن و تاڵانکردن و تونند و تیژی سزاداندا چەپی لە باوکی گەڕاوەتەوە، تەنانەت لەگەڵ باوک براکانیشیدا بەو پەڕی دڵڕەقیەوە جوڵاوەتەوە. عەباس قولیخانی زڕبرای لە پلەپایی سەردەمی باوکی ڕوود کردەوە و خۆی و دایکی تاڵان کرد و هەرچی سامان و داراییان هەبوو هەمووی لێزەوتکردن. حوسێن قولیخانی برای کە لە سەردەمی باوکیدا فەرمانڕەوای ئیسفەندابادی پێسپێردرا بوو، سەرڕای هەموو ملکەچی و گوێڕایەڵیەکی دوای ماوەی ساڵێک دەستی لە کار کێشایە و لای برد و فەرمانڕەوایی ناوچەکەی بە باباخانی مەراغەیی سپارد. حوسێن قولیخانی بێچارەش هیچی بۆ نەمایەوە، هەر ئەوەندەی بۆلووە هەرچی سەروەت و سامانێکی نەختینەی هەبوو پێچایەوە و بە قورئانێکەوە بە هەڵەداوان چوو بۆ خزمەت خوسرەوخان. ڕایگەیاندێ ئەوەی هەیەی و نیەتی هەر ئەمێ و بەس، ئیتر هەڵی گرە و لە کۆڵم بەوە و ڕێسی ملم مەخەرە ژێر بیوری سەر بڕەوە. محەممەد سادقخان زڕبراکەی تری دوو جار تاڵان کرد و هەرچی هەبوو لەیسان، تەنانەت کارەکەرەکانی چێشخانەکەشی بە تاڵان برد و بە نۆکەرەکانی خۆی بەخشی. نووسەری لوبیش ئەڵێ ئەگەرچی جود و عەتای زۆری هەبوو، بەڵام نووسەری ئەم کتێبەی لەو پەڕی زیلەت و برسێتیدا بەجێهێڵا. خسرەوخان تەنیا 10 ساڵ حکومڕانی کرد و بە 29 ساڵی مرد 1250. لەبەر ئەوە پێی ئەڵێن خانی ناکام، واتا جوانە مرد. لە حوسنی جیان 3 کۆڕ ڕەزاقولی، ئەمانوڵڵا ناسراو بە غوڵامشا، خان ئەحمەد خان و سێکچی هەبووە. کوڕە گەورەکەی 10 ساڵ بووە، بەڵام لە جێگەی باوکی کراوە بە والی کوردستان. دیارە لەم دانانەشدا دایکی دەوری کاریگەری هەبووە. ڕەزاقولی خان حوسنی جیان بۆ ئەوەی ئەم بنەماڵەیە زیاتر ببەسێتەوە بە دەرباری قاجارەوە، تووبە تۆبی خانمی کچی عەباس میرزا و خوشکی محەممەد شای بۆ ڕەزاقولی کوڕی هێنا. ڕەزاقولی کە گەورە بوو کاروباری گرتە دەست، نێوانی لەگەڵ دایکی خۆش نەبوو، هەروەها لەگەڵ براکانی و مامەکانی.